پاش دوو یەکسانبوونی لە هەفتەکانی ڕابردوودا و بامەبەستی تۆمارکردنی یەکەم سەرکەوتن لە خولی نایابی ئەم ساڵدا و لە هەفتەی سێمی یاریەکانی خولی نایابدا چەمچەماڵ میوانداری ئاکرەی کرد. لە تایمی یەکەم یاریەکەدا و لە یاریەکی بەهێزدا بەهۆی ڕێگریەکانی بەرگریکارانی یانەی ئاکرێ و ستونی گۆڵەوە، یاریزانانی یانەی چەمچەماڵ ژمارەیەک هەلی گۆڵکردنیان لەدەستداوە و تایما بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی پێهات. تایمی دووەمی یاریەکەش سەرەڕای گۆڕانکاریەکانی ڕاهێنەرانی هەردوویانە لە پێکهاتە یانەکانیاندا و بە هەمان شێوەی تایمی یەکەم ژمارەیەک هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە لەدەست دران. دوجار یاریەکە بە یەکسان بوون و بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هاتوو، خاوەن ماڵ و میوان تەنها خاڵێکیان بەدەست هێنا و چەمچەماڵ سێم یەکسان بوونی لەم وەرزەدا نووسیەوە. ئەمڕۆ یاریێکی هەم بەهێز بوو، هەم لە ڕووی چێژ و بە تامی یاریەکە تامێکی تایبەت و چێژێکی تایبەت هەبوو بەڕاستی بەلای منەوە، چونکە چەمچەماڵێکێکە لەو تیپە بەهێزانەی کە خولی کوردستان جوانێکی تایبەتی بە خولی کوردستان پێشکەوە هەم لە ڕووی هاندەران و هەم لە ڕووی وەرزشەوە. بەڵام سوپاس بۆخوا ئێمە ئاستێکی باشمان پێشکەش کرد و ڕاستی هەڵێکی زۆرمان لە دەست چوو. ئەوە یاریەکار چۆنە وایە لە بەرژەوەندی خۆمان تاوام کرایە، بەڵام بەرحاڵ ڕاستی بەختیارمان نەبوو. ئینشاڵڵا هەوڵ دەدەین لە یاریەکانی داهاتوودا ئەنجامێکی باشتر و ئاستێکی باشتر پێشکەشکەین، بتوانین جێی ڕەزامەندی دەستەی کارگەر و ڕاهێنەر و هاندەرەکانی خۆشمان لە خۆمان ڕازیکەن. ئینشاڵڵا ئەنجامی باشتر دەبین لێمە. دیارە بەداخۆم هەم لە یاریگەی خۆمانم دەرەوەش واسێ یاریە یەکسانە بین، سێ خاڵمان هەیە. کێشەی ئێمە گۆڵنەکردنە، هەمان یاریزانانی ساڵی پێشومان لە پێشەوە یاریەکان واچنە ناو گۆڵ تاوێش، بەڵامی تر ئاخر لەمسەیان مۆفەق نابن و ئەوەی من قەناعەتم پێ مدەڕیب هەموو شتێکی کردووە لە پێناو ئەنجامەکانە، بەڵامی تر دوجار دیارە شانس یاوەرمان نییە یاریانە. هەوڵ دەدەین ئینشەڵڵا هێوا شێوە تیپەکە بەرەو باشتر بەری. بەم ئەنجامە و لای ئێستادا چەمچەماڵ خاوەنی سێ خاڵە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا ببێتە میوانی زاخۆ. یانەی ئاکرێش خاوەنی تەنها خاڵێکە و بڕیارە لە یاری داهاتوویدا میوانداری شەقڵاوە بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.